بەڵێ دیکەم پرۆسەیە بۆ عراق گرنگ دەبێت هەڵبژارنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و دواتریش دوای 30 ڕۆژ هەڵبژارنی سەرۆکۆماری عراق و پێک هاتنی حکوومەتی داهاتی عراق بە هەڵبژارنی سەرۆکۆزیرانی داهاتی عراق. بەڵام پرسە بۆ کورد تا چەندە گرنگەوە بەپێی یاسا و دەستور ئەنجومەنی نوێنەرانی عراق چا ڕۆڵێکی دەبێت لە یەکلاکردنەوە و بابەتانەی کە پێوەستن بە پرسی کوردەوە تا چەندە لەم بابەتەدا لەم سەبارەت بە پرسی کورد ئەنجومەنی نوێنەرانی عراق ئایا کەم تەرخەم بووە لە بەرامبەر ئەم پرسەدا ڕۆڵی یاسایی خۆی بەجێ گەیاندووە. لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز هۆشنگ باوانی شرۆڤەکاری سیاسی تایبەتی کوردستان 24 لێرە لەگەڵما زۆر بەخێر بێت. ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە بە تایبەتی بۆ ئیکلاکردنەوەی دەستەی سەرۆکایەتی و دواتر هەڵبژارنی سەرۆکۆمار و پێکهاتنی حکوومەتی داهاتی عراق. بۆ کورد چەندە گرنگە کە ئەم پێکهاتێ چۆن بێت و بە چه شێوازێک بێت؟ ئایا وەکو پێشووتر ئەزمونێکی سیاسی تاڵمان لەگەڵ عراق دەبێت یا توانین گەشتبین بین بە داهاتووی ئەم پرۆسێ؟ سپاس بۆ فرسەتە. عراق بە شێوەیەکی گشتی و کوردیش بە شێوەیەکی تایبەتی لە چەند ڕۆژێکی مێژوویدا دەژی بەڕاستی بابەتی دەستنیشانکردنی کۆبوونەوەی پەرلەمان دوای مانگێک و 8 ڕۆژێک مەسەلەن لە هەڵبژاردنە دوای کۆبوونەوەی یەکەم کۆبوونەوەی پەرلەمان و دەستنیشانکردنی سەرۆکایەتی و دوو جێگرەکەی باڵێن هەیە ڕێاسی دەستی سەرۆکایەتەکەی دوای ئەوەی دەستنیشانکردنی سەرۆک کۆمار کە قۆناغێکی گرنگە و دوای دەستنیشانکردنی گەورەترین گروپ یا با بڵێن فراکسیۆنێکی گەورە بۆ ئەوەی بتوانێت حکوومەتی داهاتووی عراق دابمەزرێنی. بۆ کورد ئەگەر بە زۆر بە ڕاشکاوی قسە بکەم ئەمڕۆ یەکێک لەو پێشبینی و یاخۆی لەو پرینسیپە گرنگانەی کە دائیمەن جەنابی سەرۆک پێداگیری لەسەر دەکا تەوافقە. بزانن ئێستا ئێمڕۆ لەو هەڵبژاردن و دەنگدان و دەستنیشانکردنەی سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگرەکەی بزانە تەوافق چ ڕۆڵێکی گرنگ دەجێڕێ، بزانە پێکهاتن لەسەر سیغەتێکی تایبەت لە مابەینی لایەنە سیاسیەکان، لە مابەینی فراکسیۆنەکان، لە مابەینی سوننە بە تایبەت خۆیان، شیعە بە تایبەت خۆیان، کورد وەکو یەک فراکسیۆنی گەورە لەناو پەرلەمانی عراقدا تەوافق بزان چەند کاریگەری خۆی هەیە. بەڵێ بزانە سوننەکان لە قۆناغی ململانی و سیراعدامون لەسەر ئەوەی لە مابەینی موسەنا و لە مابەینی هەلبوسی و دەوروبەرەکەی، بەڵام لە ئەخیرەن کەسایەتێکی وەکو موسەنا سامەڕایی کە ڕەنگە مڕەشەحێکی مسۆگەر بووە بەڵام توانید پاشەکشە بکە بەرامبەر بۆی کار وەکو خۆی ڕاییان کە لە بەرامبەر بەرژەوەندی گشتی عراق و بەرژەوەندی سوننەکان و بەردەوەندی ئەو ئەنجومەنە سیاسیەکە خۆیان فرست. بۆ کوردیش هەمان شتە، بۆ کوردیش دەکرێ بڵێن کورد لەسەر یەک جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان ڕێک نەکەوتون، بەڵام لایەنە سیاسە با بڵێن فراکسیۆنە گەورەکان فراکسیۆنە گەورەکانی کورد ڕێککەوتون کە بەڕێز جەنابی کاک شاخەوان عەبدوڵڵا بربژێرە و بربژێرێکی ناڵێن بێ ڕکابەرە بەڵام بربژێرێکی مسۆگەرە لەبەرەوەی هەردوو فراکسیۆنی پارتی وێچەتی ڕێککەوتن بۆی دەنگ بەو بربژێرە. باشە کاک هۆشنگ، ئەمە بەردەوام ڕوبەڕۆیم ئەزمونە دەبینەوە هەرچەندە ناوماڵی سوننە درز و ناکۆکی تێدا بێت، بەڵام لەسەر بابەتەکان کە پەیوەندی بە بەرژەوەندی سوننەوە بێت دەگەنە ڕێککەوتن. پێش ئەمەش ئەنجومەنی سیاسی نیشتیمانی سونیان پێکێنا دوای هەڵبژاردن بۆی کە بتوانن پۆستەکانی خۆیان مسۆگەر بکەن، شیعەش بە هەمان شێوە چوارچێوەی هەماهەنگی و لایەنەکانی تر. بەڵام کورد چۆن دەتوانێت ئەم ئەزمونە بۆ خۆی لە نێوماڵی کووردا تاقیب کاتەوە بۆی پێگە و سەنگی خۆی لە بەغدا بۆ چەسماندنی مافەکانی مسۆگەر بکات؟ کوردیش ئەو پرسیارە زۆر جار دووبارە بۆ زۆر جار ئاما قسەمان لەسەر کردی، زۆر جار شڕۆڤەکاری لەسەرکرا. بەڵێ ئێستا کورد با بڵێن ئێستا کاروانێکی نوێی پەرلەمانتاری کورد دەرچووە سەرکەوتوەکان کە دەچن بەڕەو خاصن ئەوانەی کە ئەزمموی یەکەمیتیان لەو دەستگا تەشریعیە گەورەی کە دەستگایەکی یەک لە سوڵتە سیاسیەکە سوڵتە ئەوەکانی دەسەڵاتە ئەزمموی لەوێ هەستێک دروست دەبێ کە کورد چەند پێویستی بە یەکدەنجی و یەکڕیزیە لەسەر کێشە نیشتیمانی و نەتەوەییەکان پێویستیان پێە. یعنی کە تۆ پێویستیت بە شتێک دەبێ ئەبێ ئەنجامی بدەیت. ئیتر ئەوانە دەبێ بیر لەوە بکەنەوە چۆن بتوانن لەسەر شێوەیەکی ڕێککەون ئەو شێوە کە لە بەرژەوەندی گشت دوور بێ لە بەرژەوەندی بیرکردنەوەی حەزب، دوور بێ لە ناو چوارچێوەی قۆڕەخکردنی هەستێکی حەزبی، بەڵکو لە چوارچێوەی هەستێکی نەتەوەیی هەستێکی نیشتیمانیەکە. کوردیش بەڵێ بە سروشتی خۆی
کاتێک کە تووشی شکستێک نسکۆیەک دێ دەزانێ خەتی ڕەزع و خەتی دووبارە ژیانەوەی شێوازێکی تری پیادەکردنی سیاسەتەکەسکە بەڵێ ئێستا کوردەکان باشە ئەو فراکسیۆن بە تایبەتی من تاکی دەکەمەوە کە پارتی بە هێنانی ملیۆنێک بەسەرەوە دەنگ وەکو تاکە حزبێکی سەرکەوتوی سەر ئاستی عراق دەتوانێت سەنجی خۆت دەتوانێت خەڵک کۆ بکاتەوە دەتوانێت قەناعەت بە فراکسیۆنەکانی تر بکات بۆ ئەوی بتوانن لەسەر ڕێچکەی کوردایەتی و لەسەر ڕێکردی بەرزەوەندی کوردایەتی دەنگ بدەن و دەست بەرزکەنەوە و کەسان هەڵبژێرن باشە بەڵام کۆماژت پێکرد پارتی وەکو گەورەترین حزبی سیاسی لەسەر ئاستی عراق بەردەوام لە هەڵبژاردن و لە بانگەشەی هەڵبژاردندا جەخت لەسەر جێبەجێکردنی سێ بنەمای تەوافق شەراکەت وە هەروەها تەوازن دەکاتەوە پێت واتە حکوومەتی داهاتووی عراق و پێکاتە نوێ ئەتوانێت پابندی ئەم بنەما سەرەکیانە بێت ئەگەر پابند نەبێ هیچ لە وەزعەکە ناگۆڕێ ململانیەکان کێشەکان ئاڵۆزەکانی ناو عێراق نەبوونی سەقامگیری نەبوونی سەقامگیری ئابووری نەبوونی پرۆژەکان پێشکەوتنی ئابووری عیلا پەیوەندیەکانی دەرەوە هەمویان تووشی هەموو سەکتەرەکان گوشاری نێودوڵەتی هیچ کاریگەریکی لەسەر جێبەجێکردنی بابەتانە نابێت دەبێ هەیبێت چونکە بۆچی چونکە ئەو سێ پرینسیپێک کە جەنابی سەرۆک وەکو بنەمای پیادەکردنی سیاست لە چوارچێوەی عێراقێکی فیدرالی دیموکراتیدا هیچ ڕێگە چارەیەشتر نییە من پێش ئێستا ئاماژەم پێکرد یان ئێستا تەوافق خۆی ئەوە نمونەیەکی ئەساسیە لەسەر ئێستا ئەوە نمونەیەکمان پیشاندا تەوافق یعنی چی یعنی من پێم وایە ئەو ڕێککەوتنەی کورد لەسەر جێگیری دووەمی پەرلەمان سەرۆکی پەرلەمان نمونەیەکە کە بزانن تەوافق یان پێناسەی تەوافق بۆ شەراکەت و هەمانجی ئەوش هەمان نمونە هەیە کە تۆ کە برای سنی و برای شیعی هەستنەکە کوردەکە شەریکی تی لە بڕیاردان شەریکی لە خۆشی شەریکی لە ناخۆشان شەریکە لە بنیاتنانی کۆمەلگایەکی عێراقی پێشکەوتوو لە پێناو ئایندەیەکی گەشت ئیتر هەڵوەشانەوە خۆی ئامادە دەکات دێتە بەرسینجی هەمووە هەڵوەشانەوە لە زۆر شت یعنی من پێم خۆشە بینەران یا خەڵکانی کە گوێگری ئێمەن یا بینەری ئێمن تێبگەن هەڵوەشانەوە یعنی چییە مەبەسمان هەڵوەشانەوە چییە بڵێ زۆر باشە بەڵام کێشەی کورد لەگەڵ بەغدا بە دیاریکراوی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەو ئەقلیەت هەبووە کە بە ئەقلیەتێکی مرکزی مامەڵە لەگەڵ کورد دەکات جێبەجێنەکردنی دەستور پێشێرکردنی زیاتر لە 62 مادەی دەستوری بەرامبەر بە کورد مادەی 140 لە جێبەجێ نەکراوە موچە و شایستەی خەڵکی هەرێمی کوردستانە نادرێت پێت وایە بەردەوامبوونی ئەم ئەقلیەتە بە گۆڕینی دەموچاوەکان هەر بەردەوام دەبێت یا ئەکرێت بڵێن داهاتوویەکی نوێی سیاسی و لاپەڕەیەکی نوێ لەگەڵ هەرێمی کوردستان و مافەکانی توانین لەگەڵ بەغدا هەڵبدەینەوە من ناڵێم لاپەڕەی نوێ چونکە ئیتر ئەو زەمەنە تاریخیە ئەو کاتە تاریخەیە کە ئێمە ئەو فترە زەمەنەی 20 قسوور ساڵێک کە بە یەکەوە حکومڕانی دەکەن لە دوای 2003ەوە باسی مادەی 140 شت کرد بەیانی یادی 28 ساڵەی تێپەڕبوونی جێبەجێنەکردنی ئەو مادەیە دەکرێتەوە ینی لە 2007ەوە مەسەلەن تا ئێستا ئەو مادەیە دەرچووە یەک بڕگەی پیادە نەکراوە یەک بڕگەی جێبەجێ نەکراوە نە لە تەطبیع و نە لە پێ دەڵێن ڕاپرسی و قۆناغەکانی جێبەجێکردن گولباخان یعنی هەڵس و کەوتکردن لەگەر ئەو تا عەقلیەتی بەغدا تۆزێ قورسە یعنی بۆ ئێمە قورسە ئێمە بە هەموو هەنگاوەکان چوینە پێش یعنی حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان بە هەموو شێوازێکی نەرمی بە هەموو شێوازێکی سۆفت وەکو دەڵێن بە خاڵێکی نەرم تەعاملی لەگەڵ قیادەی سیاسیە حکوومەتەکانی عێراقی بە بڵێن کابینەکانی عێراقی کردووە بەڵام ئەوان لا یزال بەو عەقلیەتە دەیانەوێت تەعامل بکەن وەکو بڵێن زۆرینە و کەمینە یا قەناعەت بوون بە ڕووکەشی فیدرالیەتیشی ڕووکەش گوێنەدان بە بڕگەکانی دەستور جێبەجێنێکردنی بڕگەکانی کە جەنابەت ئاماژت پێکرد حدودی 6 بڕگەیەک لە جێبەجێکردنەوەکانی دەستیاسەکان جێبەجێ نەکراوە ئەمانە هەموو کێشەن بەڵام ئەگەر حکوومەتی عێراق وا بیر بکاتەوە وا بزانێت کە ئیتر لەگەڵ ساڵێکی نوێ و حکوومەتێکی نوێ و کابینەیەکی نوێ ئەو کێشانە باسییان ناکرێتەوە ناوروژێندرێن گفتوگویان لەسەر ناکرێت کۆبوونەوە و لیژدیان بۆ دەنامزرێ پێم وایە حکوومەت ئەو حکوومەتانەی بەغدا
بە هەڵە بیر باشە دەکەنەوە بەڵام ئەمە خاڵێکی لە زۆر سیاست گرنگە گەیشتون کە بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان لە کاتی هەڵبژاردنە پێداگری لەسەر کردەوە وتی هۆڵی پەرلەمان دەکەینە سنگرێک بۆ جێبەجێکردنی دەستور ئەم جارە شەڕی جێبەجێکردنی دەستور لەگەڵ بەغدا دەکەین کورد چۆن دەتوانێت ئەمە بکات من بەرپرسیارەتێکی زۆر گەورەی لە هەمان کاتیشتا قورسە و هەبوونی عقلی کوردی هەبوونی عقلی سیاسی کوردی لە بەغدا بەڕاستی پێویستە عقلێکی نیشتیمان پەروەری کورد لە بەغدا بێ بۆ ئەوی وتانی شەڕی دەستور بکە شەڕی دەستور بە چی دەکرێت بە زانستی پاڵپشتی نێودوڵەتی ڕۆڵ ناگێڕێت زۆر گرینگە بەڵێ بەڵام ئەگەر تۆ خۆت نەتوانی بێ لە ڕووی یاساییەوە لە ڕووی مافەوە بیسەلمێنی کە ئەمە مافێکی تایبەتمەندە بە هەرێمەکەت و بە تاچی کورد ناوەندە نێو دەوڵەتەکان و ئاماژ پێ دەکە ئەوانە ئەو کاتە دێنە سەرخەت کە بە تەواوی شتەکان ڕوون کرابنەوە بۆ بابەتە بۆی ئەم پێم باشە بەغدا ئەم لەم قۆناغی داهاتوو یاخود لە 4 ساڵی داهاتوو پێویستی بە عقلیەتێکی نیشتیمان پەروەری کوردە لەوێ شەڕی دەستور بکە باشە زۆر سپاس دەکەم بەڕێز هۆشنگ باوانی شرۆڤەکاری سیاسی تایبەتی کوردستان 24 سپاس کە لەگەڵمان بوو باز زۆر سپاس.